سڵاوتان لەوێ بە هیوای سەلامەتی بۆ ئەم وڵایەتان. ئەمڕۆ هاتوین بۆ هاورامان بۆ سێرانگای زەڵم. لێرە لەگەڵ بەشێک لە وڵاتیان گفتوگۆکەین ئەمڕۆ هەوڵێن کەمتر بچین بەلای سیاسەتەوە باس لە گەڕان و گەشتکردن بکەینەوە بە تایبەت تاشان گرنگە گرنگی بین بە چوونە دەرەوە لەگەڵ مناڵە و لەگەڵ هاوسەرە و بۆ خۆشمان تاشان لە ژیانە پێویستمان بۆیە کە جارجار گەشت بکەین. زۆر شوێنی خۆش هەیە لە کوردستانە کە شایانی ئەون کە بیان بینین و بە تایبەتی لە ئێستا کە پلەکانی گەرما زۆر بەرزە بە جۆرێک بەرزەکە خەڵکی لەو سەری عێراقەوە هێناوە لەو پەڕی گەرمی و هێناوەتە ئەم شوێنە دڵگیر و فێنەکە کە دواسنووری هەرێمی کوردستانە. تا چه ئەندازەیە گرنگە گەڕان و گەشتکردن و بینینی ئەم دیمەنە سروشتە جوانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە. جا لەگەڵ شاپرسێم ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆری بیانین یاخود عەرەبن ڕوونتر بێڵێم خەڵکی لای خۆمان کەمتر ئەچنە دەرەوە و کارەکەی تااقەتە یاخود بێموچەیی و بێپارەییە. منم بابەتا خەمە بەردەست کۆمەڵک لەو گەشتیارانی کە لێرن با بزانین ئەوان چیمان پێڵن بینەرمان بن لە زەڵمەوە ئەمجاران لەگەڵتانین. چۆن خۆشەویستی چاو ماچەکەم زۆر سپاس دەکەم قوربانە بم وەکو بینی کە جەوەکە یاخۆ پلەکانی گەرما ئەوەنە بەرزە ئەو مخەڵکی ناسار کردووە کە بێن بۆ زەڵم جاوە بەشێکی زۆران عەرەبن و لە خواری عێراقەواتن کوردەکەی خۆشمان بۆی بێموچەییەوە کەمترینیان لێرن. تۆ چۆن بۆ هاتی وێرە؟ وەڵاوی ڕاستی بێ کاگەڕش من ماوەیەکی زۆرە حەزمە کرد بێمە ئەم مەنتیقانە لەگەڵ براکانم و لەگەڵ ماڵی خەزورم هاتووم زۆر دڵخۆشم ئەمە یەکەم جاری شێم جەوێکی خۆشە بەڵێ خۆ بە ئەسڵ خەڵکی شوێی من ئەسڵ خەڵکی سەرشنارم سلێمانی بەڵێ بەجێ سپاس دەکەم. ما بێ لە دەرەواژیت؟ من تقریبا هەروەڵا 28 ساڵە لە نەرویجە ژیم لێرە ناژیم لە نەرویجی بەجێ سپاس دەکەم. باسی نەروی چۆنە؟ نەروی زۆر خۆشە ئاو هەوایەکی فێنکە بەس بەداخەوە وڵات دایمە شیرینترە ئەگەر بڵێن ئەم ئەحماوەیە هەموو ئۆسلۆیەنێ بەلای منەوە بەزیترەوەیە زمانێکە ئێمە ڕۆشتین دنیایەکی تر بوو وەزعێکی تر بوو ژیانێکی تر بوو. دەمێ ساڵە دەبێت ینی چوارە کاتە 97 تقریبا 24 بوو ساڵی 1990 ساڵەکە تقریبا ساڵە بەڵێ بەڵێ گەشتە ساغ بەیاخوا تاشان گرنگە گرنگی بین بە چوونە دەرەوە گەڕان و دڵخۆشکردنی مناڵەکان یعنی تەنها لە خەمی خۆمانە نەبین بەڵکو کاتێک تەرخان بکەین چۆنی جانەکە لانی جان لە نەرویجەشی چۆنی بەسا باشی حاڵ چۆنە خۆ کردە ناو وەسەکەیان نەوێش پرسیارەکە زۆر ناو چییە؟ لانی لانی جان لە کێژی گوڵەکەم نەروی کوردی نەرویج کوردیە زانی؟ ئافرەم دڵە خۆشە بێرە؟ ئەمە کوشکی گەورەیەتی ئەی تۆ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ زۆر باش باشیش بەڵێ حەزت لێرەیە؟ بەڵێ حەزت لێرەیان لە نەرویج؟ ئێرە ئێرە خۆشترە؟ بەڵێ تۆ حەزت لە کوردستانە؟ مەڕۆ لای ئێمە باشە؟ باش خۆمان ناگامان لێتە قوربانی تۆ بم کاگا جاویستم پرسیارە بکەمەوە بیرمی کردەوە قوربانە بم ئێستا تۆ لەگەڵ مناڵەکان تا هاتووی لەگەڵ ماڵی خەزورانتان ماڵی خەزوران یعنی تا چەند گرنگە ینی گرنگی بین بە مناڵ و کاتە مۆتەرخانکەین و هاوسەرەکانیش ئەوانەی کە خێزاندارن یعنی بیانێنن بۆ شوێنانی کە خۆشن. بەڵێ وەڵایی بەڕاستی کاگەڕش ئینسان دایما بیر لەوە بکاتەوە کە کاتێ عیلە دامەزرێنێ خۆی دامەزرێنێ و مناڵ دروستەکات پێویستی پێوەیە خاصن ئێمە کە لە ئەوروپا بژین هاوینەکان هەموو کاتێ بیر لەوەکەمەوە مناڵەکان ببمە شوێنێک گۆڕانکاریەک بۆ ژیانیان دروستکەم زۆر زۆر گرنگە یعنی هەستەکەی چۆنەڵێ فۆرماتێکی مێشیانەکەیتەوە ئەمانیش بۆ کوردستان لە هەموو شوێنە زیاتر پێیان خۆشە لە کوردستان باڵێ زیاتر لە کوردستان لە ساڵەکە ئێوە لەوێ چەندێ ئۆفتانەیە تقریبا وەکو عوتڵی ڕسمی دوو بڵێن 26 مەکتەب داخرێ
هەتاوەکو 1970 تقریبا 2 مانگ ساڵان نەیتەوە بە کوردستان پاریش لێرە بووم ئەماش ئەم ساڵی هاتمەوە بەس پێراروانە لە بڵێن لەناو ئەوروپا و وڵاتانی ترچوین زۆرنەی وڵاتەکانە بینیوە والله تقریبا یعنی هەر لە بڵێن لە نەرویژ هەر بە سیارە ڕۆشتوم هەتا سویسرا ڕۆشتوم تا زویرق ڕۆشتوم هەتا لیشتاین وڵاتێکە هەر لێ زۆر بچکۆلەیە ئێتر هۆڵندا بڵێن ئەڵمانیا فەڕەنسا ئەوانە زۆربەی وڵاتەکان ئەوروپای غەربی و شەرقی ڕۆژی ئەم گەشت و گەڕانە چی فێری تۆ کردووە وڵی خۆشەویستی نیشتیمان بە ڕازگۆیی لەگەڵ تۆیە کاگارش هەموو وڵاتێکە گەڕی بەس دایمە خۆت بە غەریبە ببینیتەوە دایمانە مێشکل لە کوردستانە جەسەد لەوێ بە ڕازگۆیی باشی شکر یاخوا سلامتی برای تەندروستی چۆنە قوربان برای لە کوێوە هاتووی لە هەڵی شەیدەوە لە هەڵەبجەی شەیدەوە نزیکە بەڵێ زوو سوویەی تام ناوە وەڵاهی کەمەوە ماوەی 4 ساڵە 5 ساڵە ناتم تا ئێستا زۆرنی گەشتیارەکان لێرە عەرەبن بۆچی ینی کوردەکان کەمتر لێرەن ینی کە لە کاتێکدا لێرەش ناوچەی کوردستانیە برای گیان کوردەکان زۆربەی شارەزای ئێرەن باشە هەر کەسێ شوێنی خۆی هەبێت یعنی شوێنەکەی خۆی زوزویەتە ئێرە لۆچ لی ببێزێ یان شتێک یعنی شتەکە ئاسایی بێتەوە لایەن بەس شتەکەی سێمە لۆچە بچینە بەغا شوێنێکی هەرکە شوێنەکە نەمان بینی بێ یعنی بەلامانەوە سیر بێت یان شوێنەکانی کە منتیقەی هەولێر بڵێن شەقلاوە مەسیف هیلا نازەنین یعنی بەلامانەوە خۆش بێت بەڵام کەواکە خەڵکی منتیقەکە بێت زۆر بەلای ئاسایە زۆر سەدانی ناکە ئەوانە کارەکەی دیکەیشان لەوانە و کارەکەیەوە بێکە قەیرانی دارایی و بێموچەی وای کردووە خەڵک فریایەوە نەکەوێت بچێت بۆ گەڕان و بۆ گەشت تاکید قەیرانی دارایی هەر بگلایە هەمووی مەشغوڵی کاری خۆیەتی لۆچە کارەکەی ئامادەیەکی زۆر بێت یان موعد با بە خانەوادەی بە کەسوکاری بڵێ کاکە فڵانە ڕۆژ یان فڵانە ڕۆژ ئەڕۆین لۆچە لە کاتا ڕێک نەکەوێ یان نا تجاری وا هەیە نەگونجان ڕوئەدا نەگونجان لە ڕیباری قەیرانی دارایی بێ لە ڕێی بڵێن نەبوونی کاتەوە بێت یعنی هەموو شتێک هەموو فاکتەرەکەی بۆی کەەوە زوو نتوانێت سەدانی ئەم هاوین هەوارە بکەیت تۆ لەبەر خاتری مناڵەکانە هاتووی بۆ ئێران خۆ حەزت لێ بوو وەڵا خۆشم حەزم بوو لەبەر خاتی ئەوان ژعی لەبەر خاتی ئەوانەیە من خۆم تەنیا نایم بۆ ئێرە چکە خۆشتر لەوەیە بە عایلەی بێ بۆ ئێرە چەند گرنگە کە مناڵەکان یاخود ئەوانی کە هاوسەردارن خێزاندارن لە یادیان نەکەن ینی بیان بن بۆ ئەم شوێنە خۆشانە وڵی خۆی مناڵ تاقەوزێکی هەیە ئەبێ لە شوێنێکی ئاوا سەربیکان نەک لە ماڵۆ بەملی ئایپاد و موبایل و ئەو شانەوە بەسەری بەرێت خۆزانی ئەم تەکنۆلۆژیا کارێکی کردووە کە مناڵ ناتوانێت هیچ لە ماڵە دەرکەوێت ینی دەرکەوێت بۆ شوێنەکان بۆ شوێنێکی ئاوا یعنی شوێنێکی ئاوا بینێت بە حەقت ئەتوانێت تەکنۆلۆژیا کەمتر کاتەوە سوسیال میدیا کەمتر کاتەوە وانێ کاکە ئەتوانی ئەم شتانە کەم کاتەوە بەس کاکە شوێنێکی ئاوا هەیە کەسێکی زیاتر ئەبینێ کەسێکی شوێنێکی خۆشتر ئەبینێ بەڵێ بەڵێ ئێستا ئەم مناڵم ئەمێکم جارێتی ئێرە ببینێ ئەو تقریبیەوە 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا هاتوین ئەمما لەگەڵانەوە بەس الحەمدولillah ئێستا هاتوین ئەمشمان لەگەڵایە ئەڵێ زۆر حەز دەکەم بڕین بۆ ئەو شوێنانە بەش لەبەر خاتی ئەم مناڵەکان هاتم بۆ ئێرە یاخواسانی ڕامان گیان چۆنی تەندروستی چۆنە بەحاڵ باشی ئەم شتێ باشە دڵە بێرە خۆشە زۆر یاکەم ئەی پۆلی چەنی دەرچووی بۆ چوار لەگەڵ چی هاتی بۆ ئێرە دایک و باوکێت حەزی لێرەیە شەو لێرە خەوی بە تەنیا لەگەڵ چییە بت بەمەوە بۆ سلێمانی شتێکم پێشکەشکە گۆرانیە شتێ گۆرانیە شتێ لە دوو خۆتۆ گۆرانیەڵەی تۆ با گوێمان لێو بێ قربانی بێبم شوێنەی تێرەکە دەنگێ بەرزکەوە قربانی بێبم شوێنەی تێرەکە قربانی بێبم شوێنەی تێرەکە درێچە بۆ یارمەتین باوەفی بیان دەکە چونکە دەزەڵە دەکە بێمی دروستکردە و ئۆپڵی دروستەکە کاڵی خاڵا بژدەیە ئەخوایە منیەکە بۆ هاران ئەروش بەخوایە منیەکە شتێکی ترم پێشکەش ناکەی سەریع هەموو شوێنەی ئەم جیهانە زۆمبی زۆڵاتانە
سەرهاڵدانی پاڵەوانە هێناڵبوونی ساڵێمانە ئەی پاڵاوانانی مەیدە داوەعدی داوە پێێتە باڵتامڕی تاوەختە بەقاڵا تا سەرکافوبە بڵاڵەتەم بۆ سەربەختی بۆ خاریست و وەڵام بالێتان تێگۆن چۆن سەر چاوگیان دەنگ واسۆنەوە یاخوا سەلامت نەکەومە خوارەوە ناکی ئەی تۆ چۆنی بەسم باشی جانەکەم سەلامت بیا خەبرە چۆ هاتی بۆ ئێرە وەڵام منە خەڵکی ئێرەم تێڵە بۆ تۆ نزیکە وەڵا زوویەی بۆ ئێرە بەخوا ئەوە نەژنا مانگی جارێ دوو جار زوویەی ئەیتر بە پێی گەڕانی حەزی منە ئەم ناوچە گەشتیارانە بۆ دەزانێمە ئەو سەری سنووری کوردستانە خەڵک لەو سەری عێراقەوە یە بۆ ئێرە بۆچی خەڵکەی خۆمان کەمتر ئەتوانن بێنە دەرەوە خەڵکی خۆمان وەڵای یەکەم وابزانم وا باشە شوێنێ بڕۆی نەوبینی بێ زیاتر ئەگە حەز لە سیاحە بێ شوێنە بێ نەتبینی بێ باشترە ئێستا من شخصی خۆم حەزم لە مەنتەقەی زاخۆیە ببینم بەستە نەکرا بێموشەیی وەزعی خەڵک کاریگەری لەسەرەوە نییە کام و کەسێک نەتوانە بچێتە دەرەوە چۆن نیەتی وەڵا نە بازاری هێشتووە نە گەڕانی هێشتووە نە دڵخۆشی خەڵکی بینی زۆربەی عەرەبن هەر من جاری پێش قسەکە جاری پێشواتم لە یا خەڵک وەسا و ئاو نەیەش خەڵتیا پەڕێ یعنی ئەوە نە قەرەباڵغ بڕوا بکە ئەو ئاوەت هەن نابینی خەڵک بووی تا سەر باز ئێستا کووە ئێستا عەد چۆڵە بڕوا بکە لە شاخەکانەوە تایرە بە پێ هاتین سیارەمانەوە سان چۆڵە ئێ بێ موچەیە ئەومە هەفتا و دوو ڕۆژە موچە نەدرا و ئەگەر کە خەڵکێک تۆزێکیشی شارد بێتەوە سەقای نییە خەرجیکە هەڵ یەگرێ بۆ کاتی تنگانە من دام نابوو بەرەو دەرەوە یارەمیش بڕۆمە ماوەیە بۆ ئێران ئەوە خواندیانی جارێ یاخوا سەلامەتی گرنگی ئەی بە گەڕان و ژەوگۆڕین و پیاسە لەگەڵ مناڵەکان ئەرە وەڵام من ناڵێم جاری پێشوو هامینی پێشوو بۆ کیژ ڕۆشتم بۆ دوورگای کیژ خۆشە جا هەر لە ماڵەوە دانیشی چی پێ خۆ یەکجار دڵە تەقی پیاهۆی تاقەت چوونە دەرەوەی نییە وەڵام من حەزەکەم تۆزێ پێیاکەم خێرا خەرجی کەم تا نەمێنێتەوە بێم ئەرە وەڵا ئیجاد کورەنجا دڵەوە کرێتەوە کورەنجا سنەتە کورە مێشک سافە دەروونەوە کرێتەوە خۆشەویستی زیاکارنەوەن عایلەدا اینجا تا شوێنیش پیاواناڵی ژنەکانن ئیهمالەکەن نیان بەنە دەرەوە ئێگە ژنەکانیش حەزیان نەبێتی وەڵام من خۆی جاری پێشی چوون بۆ کیش 5 مامۆسای زگردمان لەگەڵا بوو وتم ئەی ئایلە تامەتی ژنەکان نایەن لە داخە خۆماناتی بەس وەڵای ئێمە شکرمان بە یەکەوەین وتم با بڕۆینەوەی پێشمەکەون بە یەکەوە خۆتیان بۆ بێڵێ ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ ناوی شاریایە شاریەگیان چۆنی؟ بەس باشی گوڵەکەم خۆشە ئێرە؟ حەزت لێرەیە؟ نە ئێرە حەز لێ نییە؟ ئێران خۆشە حەز لە کوێیە؟ ئێران حەز لە ئێرانە کاکەمە کیشی بینیەوە بێرە ڕازی نییە یاخۆ دوو جاریش بردیمە بۆ شیمال و جارێ بۆ کیش وتم ئەم جارە بۆ لە ڕستانە چین ئەتەرەوە حکوومەت ئێرەم بەخوا بڕوان ناکەم ناو دوانە ڕسمێکیانە گەتین بە زگوردی یاخوا سەلامەت لە چۆ هاتی؟ وڵا دەچەم سەماڵەوە لەسەم ساڵاتی بۆ ئارە وڵا هەموو ساڵێ ساڵی جارێ دێن بۆ ئێرە نەچی بۆ گۆفتەپە؟ وڵای چوینە بەرە وڵا هەموو جارە پێنجشەمان جوعان چین بۆ گۆفتەپە ئیتر ئەم جارە کردمانە ئێرە قوربانم حەزت لە دەرەوە هەیە؟ بە تاکیت ئارە وڵا لە ماڵەوە ئەڵەی ئارە وڵا بێگومان وایە بەتایبەتی ئێستا کە جەو گەرمە بە تاکیت ئەم شوێنانە خۆشترە ئارە وڵا ئێستا ئێمە لە چەمچەم ڕەنگای ئەوەی لێ نییە؟ نەوەڵا یەک شوێنی وای لێ نییە هیچ شتێکی لێ نەبوون بە ئاوها هاوینە هەوارێ بێ نەوەڵا گۆفتەپە هەیە بەس گۆفتەپەش نەوەڵا لێرە فێنکتری لێ نییە نەوەڵا دەمێکە بە ڕێگاون وڵی بەیانی زوواتی نارەوەڵا ساعت و نییە 2 ساعت بە ڕێگاو بووین یاخوا سەلامت بی قوربانم بەخێر بن وەڵار بە عیلەی بە خێزانی ئارەوەڵا لەشتان سا خۆت خێزانداری وایە؟ بەڵێ تۆ بەوان وت با بڕۆنیان ئەوان بە تۆیان وت وەڵی من زیاد حەزمان لێ بوو تر بە گشتی حەزمان لێ بوو تر ڕای گشتمان بوو خستانە دەنگدانەوە ئارەوەڵا تر هەموو ساڵێ دین قسمەت بێ هەموو ساڵێ هاتوینە ساڵێک جادیان ساڵی جاری ئارەوەڵا زۆر جا دوو جا کەمە زیادی کە وەڵی حەزمان لێ بەزی تر باری دارایی زۆر خۆتەزانی ئەوە نییە ئارەوە بە حکمەوەی کە موچە لە کاتی خۆیانەوەی توێ مناڵە ئارەوەڵا دەری کە باوشت کاکە کەوا با دەرچێ بڵاکەم چۆنی
بڵێ مام دەست ماچەکەم تەوقەکە دی ماما باشە باسی هۆشمان کرد ینی لەم ناوچانەیە بەڵێ زۆرنی عەرەبن بەتاکید موشە لە کاتی خۆیان وەرەگرن لای خۆمان بەڵام لای خۆمان بە حکومی کە موشە لە کاتی خۆیان نادرێ بۆنە هاوڵاتێکی وەکو تۆ ناتوانێت زوو بێت بەتاکید وایە من ئەوانە ساڵی جارە دوو جار بێ بۆ ئێرە بەتاکید ئەرە وەڵا ئەوش ئەگەر زۆر لە سەخت لە خۆم کەم بتوانم بێم هەموو جارێ دوو جاتوانم بەس عرب کاگە گوێی لێ نییە بۆ خۆی لە سلێمانی بەلات شوێ کریتیکار دەپارەکە خۆی وەرەگرێ و لە شوێ بێ بۆ خۆی گەشت و سەیران خۆیەکە بەتاکید ئەوەنەی عرب بەگەڕێ ئێمە ناتوانین بگەڕێن ئەو دەرچوونینەمان نییە چی کێشێک لە گەڕان وەرەگری چێژ وڵی ئیتر خۆشیەکەی و شوێنێکە نەتبینیە خۆشە ئەیبینیت و ڕسمگردنەوە دڵ تەکرێتەوە ئیتر هەنێ شتێ لە بیر دەچێتەوە بۆ نمونە بێ ئاویە بێ مەعاشیە دێت ئێرە مێشکە سافە بێ دەرچیتە دەرەوە ئەندێ شتەی نایکەیت بەتاکی دوایە لایەنی مرتاحیش زۆر مرتاحی ئەوانی کە ئەگەڕێن زۆر کە گەشتەکەن تەمەنیان درێژترە گەشتبینتریشن گەشتبینترن شتی زیاترە بینن بیرکردنەوەیان کەمترە بێ ئێستا دوو لە ماڵەوە دەرنەچی بیرکردنەوە ئەوە بیرەکەیتەوە توش خەمۆکیە بی وەسع باش بێ حەزەکەی چۆی تر ببینی وەڵای حەزەکەم بێخاڵ ئارە وەڵا جوندیان بێخاڵ ئەو شوێنە گەشتیارەکان گشتی ببینی ئەگەر وەزع باش بێ بۆ زەڕایان بۆ زەڕایەن ئەوڵا هەریسە بەس بە ناوێ هاتینە دارستانێکی لێ وەڵای نەڕۆشتومە یاخوا سەلامەت بی قوربانم خۆتانش بەخێر بێن سەر چاو من زیاتر قوربانم شەمە گیان بڵێ ئەمە گیان قوربانم وەڵا شەم وەڵا ئارە وەڵا شەمە ڕۆژێکە لە ڕۆژەکان هەفتە زۆر حەزت لە گەڕان و دەچوونە وەڵا زۆرم حەز بە گەڕان و پیاسە و سیاحیە پیاوەیە تاقە دەرەوەی نییە وەڵا زۆر حەزم بە دەرەوەمانەوە وەڵا ژنەکەم لە من زیاتر حەزی لێت پیاوی وا هەیە ینی حەزی لێ نییە بەس خێزانەکەی ئەڵێ با بە زۆر بچین ینی وەڵا حەزمان لێتی و زۆریش ئاگەڕین ئەوشێکی باشە وەڵا لەم گەڕان و گەشتی کە ئاوا ڕیتەیەەکەن ینی چێر لە چی وەرەگرن وەڵی جا چێر لە زۆر شت بۆم نە دیمەنی جیاوە سامە خۆم خەڵکی سلێمانی یەکەم جارمە بێمە ئەحماوە وەڵا یەکەم جارمە بێمە ئەحماوە بەچی جەوێکی زۆر خۆشی هەیە جەودار بە قوربانە سەلامەت بیشەڵا زۆر شوێنی خۆشمانەیە خاتون بۆ نایتە ئێرەوە زۆر شوێنی خۆشمانەیە کە شانی ئەوەن بۆی بچین بە تایبەتی و کەسانی کە خێزاندارن زۆر خۆشە ینی بە سنگلی زۆر تامینە لەگەڵ خێزان تابیت و هەم جێ بۆ خێزانەکە دروستەکەی هەم بۆ خۆشە یاخوا لەش ساغ ئەی تۆ چی هەڵی لەسەر چوونە دەرەوە گەڕان وەڵا شوێن وەڵا شوێنێکی زۆر خۆشە وەڵا شوێنێکی زۆر خۆشە ئەرەوەڵا لە دەرەوە هەیە ئەرۆڵا ئەرۆڵا چوونە دەرەوە چوونە گەڕان و پیاسە گرنگەوانە ئەرۆڵا گرنگە لە ژیانە هەبێت پێشتر ئەحمەداوە بینیوە نەوەڵا ناتوم هەردووتانەکەم جاتانە ئەم هاتوو بەس من هاتم بۆ هەورامە بەس ناتم بۆ ئەم شوێنە خێزانیانە بە زۆری چین بۆ ئەو شوێنانەی کە شاخەوانی تیا بۆ منە گەڕانێک تیا بەسەر شاقانە بڕۆی زابوونمە لەم مدا چین بۆ گوندی هاوار ئیتر بۆ شاخەوانی بۆ پیاسە و هەروە بۆ کونە جنۆکە و ئێستا شوێنانە زۆر تایبەتن بەس بەگەڵکی خێزانی نایە چکار ڕۆشتنی زۆر تایە وەڵامە ترسیدارە چکا بەسەر قەراق جئینە ڕۆی قەراق شاخوشتەکەیە ئەبێ هەر بە سوگوردی بڕۆی جوانە ناوی چییە؟ ناوی گیان چۆنی دڵەکەم دەبێت چۆنی باسەوشم بۆ بکە تا چەند گرنگە لە کاتی چوونە دەرۆمان بۆ ئەم شوێنە گەشتیارانە هاوسەرەکانمان لە یاد نەکەین وڵای چایمە هەموو کار لە یادمانە و زۆر زۆریش پابندی لەگەڵ بۆ هەموو چوونە دەرەوە یەک نەکات تەنانەت شوێنە گەشتیارەکان شوێنێکی خۆشببینی شوێنێکی خۆش ببینم ئەویش ڕای لەسەر نەبێ خۆم بە زۆرەی بم بەشێکی زۆر لە خانمان حەزیان لەوەیە کە مێردەکانیان
بیان بەنە دەرەوە ینی گرنگیان پێبن تۆش وەکو خاتون ینی چیەڵێ بۆ پیاوانی کە وەکو پیاوەکەی تۆ باشن ینی ئاوا گرنگی ئێن بچونە دەرەوە وڵای بڵێم چی بڵێم پیاوەکان بیان بەنە دەرەوە خاتونەکان ئەرۆڵا هەستێکی خۆشە کە پیاوەکانەی بێنە دەرەوە جە زۆر گەرمە وڵات زۆر گەرمە بچیتە ئەو شوێنانی کە فێنکە سابۆ منە لە سلێمانی ئەحمە لە منتیقەی هەولێر بلەو بارزان وەرتێ ئەو منتیقەی زۆر زۆر خۆش سەلامەت وڵات 2 ساڵە بەقوربان سەلامەت ویشەڵا زۆر خۆشحاڵ بووم بە قوربانم سەلامەت ویشەڵامان سەلامەت سێش بۆ نەکردین سلام علیکم عليك السلام ورحمة الله وبركاته رئيس ما وصيك سواس تكم باش بلا جان قربان سواس تكم ممنون باشی باشی ئەی تۆ چۆنی باش جانەکەم ئەی تۆ چۆنی یا خەباش ئێوە لە شۆ هاتوون أمنا هلا بجيت أزواتين أو برادريش من قرا خواتو هلا بجيت أزا أوان لقرا خواتو بريز سواس تكم شاوا كم سواس چی وای لە ئێوە کرد بێن بۆ ئێرە والله يهرب بتاقدي لبر خادم نالكان وبوجيك وفين كيو وهوايك خوشيه وهايك فين كي هيو شوينه كي دلگيره شونە دەرەوە هەم جەڵگۆڕینەکە هەمیش هەڵمژینی ئەو هەوا پاکەیە هوا پاکه هي والله ما وصيك مامۆستاجان تۆ چی وای لە تۆ کردبی بۆ ئێرە لا جوك لا درو خواري لا يما قرمه هادين بون في الكا جي ولا جرينو لا والله لا والله هاي بداقتي قاعدين ئەمڕۆ پێم خۆش و باسی ئەوە بکەم لەم شوێنە گەشتیارانەیە تا چەند گرنگە مناڵەکانمان یاخود هاوسەرەکانمان لە یاد نەکەین ینی گریجیان پێبین لەبەر خاتری ئەوان جادەراوە چونە دەرەوەی ڕێک بخەین زیاتر لەبەر خاتری مناڵە خۆمان زیاتر لە دەرەوەی مناڵەکان و عایلەکانمان خێزانمان لە ماڵۆن هەر لە ماڵەوە بن وەکو پیاو نییە پیاو دەشو دەرەکات بەڵام مناڵ هەر لە ماڵۆیە و جەو ناگۆڕێ بەڵام کە بینی دەدەرەوە ئاوا هەوایەکی خۆش وەرەگرێ و جەوێک وەرەگرێت لە دەرەوە و بێتاقەتێکی دەرەچێ و خەم و شتەکانی نامێنێ ئەرە وەڵام کێشە مشکلش کەمترە بێت کەمترە بێ بە تاکید ئەرە وەڵام بە تاکید مامۆستاگیر خۆ بە تەبیعەتی خۆ حەز لە دەرەوە هەیە من خۆم هیواتم دەرەوەی هیواتم سەیرانە ئارە وەڵام من هیواتم سەیران و دەشو تاقەتی نییە نە وەڵام من خۆم نەکەی گیری خوارۆ بەدەستێ من هیواتم دەشت و سەیرانە هیواتەکەم سەیرانە ئارە وەڵام تەبیعەتە باشە ئارە وەڵام خێزانە شانسیە ئەرە وەڵام من هیواتم دەشت و گوزارە هیواتم سەیرانە حەزە بە سروشت و هیواتم سروشتە بەڵام زیاتر من بۆ ناو قەرەباڵخی زۆر ناچم حەزەکەم ئارام بێ شوێنەکە ئارام بێ بۆ جەوێکی خۆتی دەدەرەوە بۆ ئەوە نایە دەرەوە کە بۆ ژاوە هاژە هاژ و ئەمانە بچی لە شوێنێکی هادیە دانیژی لەگەڵ مناڵەکانە پێی جەوێک وەرد و بڕۆیتەوە ئارە وەڵام لە گەنجێتی شاروا بووی هەر لە مناڵی هەروە بوو ئارە وەڵام لە سەردەمی سینگڵیە پێشەوەی ژنیش بێرە مەروا بوو لەگەڵ برادر و ناسیاوە چوونە دەرەوە زۆر بووە اینجا ئینسان کە ئەشەدە دەرەوە تەمەنەکەی بە گەنجێتی مێنێتەوە بەخوا تەمەنەکە ئەگەر گروف و زروف و زەمان بێ لە خۆشە جەوەکەی من مەرج نییە ژمارە بێ ها دڵ خۆشە بێ بە دڵخۆشیە مێنیتەوە وەڵا بەتاکیران و گەشت زۆر گرنگە وەڵا بەتاکی دوای مامۆستاگیر سەلامەتە بن گەورەی منی سوپاس دەکەم قوربانم لە کۆتای شامێ ئەو لێ بپرسم خەڵکی خۆمان ینی خۆتەزانی کەمتر دەرفەتی چوونە دەرەوەیان هەیە زیاتر ئەم شوێنانە خەڵکی بیانیە بە تایبەتی عەرەب زیاتر عەرەبە وەڵای کارەکەی ئەوەیە زیاتر خەڵکەی خۆمان ئێستا عالم کاتا بێ مەعاشیە و بێ موچەیە و ئەم حکومەتی خۆمان پارە و موچە نایە بەو خەڵکە کە خەڵکیش پارەی پێ نەبوو یەتە ئێرە مناڵەکەی داوای شتێکات کە بۆی نەکرێ ئیحراجە بێت کە پێشی نەبوو ناتوانێت لە ماڵ بێدرەوە ئەوان پێیانە ئەوان مەعاشیان دوان ناکەوێت پارەی باشیان هەیە ئیتر خوا سەبەب کارەکەی بگرێت خوا سەبەب کارەکەی بگرێت ئەینا لە خۆمانەوە قسە بکەین ناتوانین بەڵام خوا سەبەب کارەکەی بگرێت بێگومان گەشتکردن یاخود چوونە دەرەوە بینینی سروشت هەمیشە چێژبەخشە و هەم مشکی ئینسان یاخود دڵی ئینسان ئارامەکاتەوە دوورێ خاتەوە لە کێشە و مشکلەکان و خەمەکانی دنیا بە پێی توانار کەسێک کە پێکرێ بێتە زەڵم یاخود بچێتە ئەو شوێنانی تری هەرێمی کوردستان زۆر شوێنی جوان و دڵڕفێرمانێ لە ناو هەرێمی کوردستانە ئەوەی کە ماین دیگەرانیە بەشێکی زۆر لە خەڵکی کە حەزیان بە دەرەوە هەیە بەڵام بارەدارایەکە ڕێگان پێ نایەت بەشێک لەو گەشتیارانەی کە لێرەن گلەی ئەوواکەن دەڵێن حکوومەت هەرێمی کوردستان چونکە موچەمان لە کاتی خۆیان پێنایە و دۆخی دارایی زۆر لە ئاسێکی خراپایە ناتوانین وەکو پێویست بچینە دەرەوە دڵی ماڵ و مناڵەکەمان خۆش بکەین
بۆیە بەشێک لەو گەشتیارانەی کە لێرن بەشێکی هەر زۆریان عەرەبن یاخود خەڵکە بیانیەکەن لە کاتێکدا ئێمە ناوچەی خۆمانە ناتوانن بۆی بێن بەڵام خەڵکانێکی زۆر لە خواروی عێراق و لە ناو عێراقەوە یەن ئەم شوێنانیان پڕ کردووە و پڕن لە گەشتیارەکان زۆربیان بیانین و لەگەڵ ئەوشە بەشێک لەو خانەوادە و خێزانە بەڕێزانەمان وەرگرت کە باسییان لە گرنگی ئەوە کرد کە گرنگە ئەوانەی کە منداڵیانێ یاخود خێزاندارن بایەغ بن بە چوونە دەرەوە واتە پیا تەنها لە خەمی خۆیان نەبێ بەڵکو جاجارە کاتێکدا بنێ بۆی کە دەستی خێزان و دەستی هاوسەرەکەی یاخود مناڵەکانی بگرێ و بەپێی توانە جاجارە پیاسەیشان پێ بکە چوونە دەرەوەیشان پێ بکە ئەمە واکە کە خۆشەویستی لە نێوان ئەو خێزانەیە زیاتر بەرقەرار بێت زیاتر ئاشتی بەرقەرار بێت زیاتر کێشە و ئەمانیان لێ دوور بکەوێتەوە و زیاتر خۆشەویستی لە نێوانانە دروست بێت بەپێی تاقە و توانە هیوادارە مەموتان کاتێک تەرخان بکەن بۆ چوونە دەرەوە بۆ ئەو شوێنانەی کە ئاها شوێنی سروشتی جوانن وەکو ئەمڕۆ کە ئێمە ئێستا لە زەڵمین بێ ئێوە ناخۆش.